لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله صلوات الله وسلامه عليه وعلى آله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. چوار خاڵی گرنگ هەیە کە گرنگە هەموو مسلمانێک بیزانێ و ئاگاداری بێ. ئەگەر بێت و بیزانن و ئاگاداری بن و پەیڕەوی بکەن ئەوە خۆش گوزەرانی بەدەستەهێنن لە دنیا و لە قیامەتیشە. ئەو چوار خاڵە ئەساسی دین و پاراستنی دینیشە لە ناو ئینسانە. چکە بەڕاستی ئینسان بە دینەکەی لە دنیا سەرفرازە بێ و لە قیامەتیشە. بەبێ دینەکەی لە دنیا دۆڕاوە بێ و لە قیامەتیشە. الله سبحانه وتعالى لقرآن فرمي من أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى. فرمي هر کەسێ پشت بکاتە ئەو دینەی کە بۆم ناردووە ئەوە ژیانی دنیای ژیانێکی ناخۆشە بێ. ئەگەر هەموو دنیاهی ئەو بێ هەموو حەز و خۆشیەکانیشی تیا بەدەست بهێنێ ئاسوودەیی ناخ و دەرونی بۆ دابین نابێ. و ئەوە ڕوون و ئاشکراشە کە کەسانێکی زۆرە ناسین هەموو حەزەکانیان و هەموو خۆشیەکانی دنیایان بەدەست هێناوە بەڵام ئاسوودەیی دەرونیان نییە بەردەوام لە ترسان یاخود لە ترسی زەرەر و زیانان نابوت کەوتن و ئیفلاس یاخود لە ترسی لە ناوچوون و قەڵب بوونەوەی دەسەڵات بەسەریانە. هەمووی سەبەبەکەشیەوەیە پشتیان کردوتە دینەکەیان. خۆر کامێکیان ڕویان لە دینەکەیان بێ و دەستیان پێوە گرتە بێ ئاسوودەیی ناخ و دەرونیان بۆ دابین بۆ ئەزانن هەموو شتێک ئەڵڵای کە سبحانه وتعالى خۆیان ئەدەنە دەست ئەو وێ بە مرتاحێژین. پاشانە فەرمی وەنەحشوڕه یەومە القیامەتی ئەعمە. ئەم کەسەکە لە دنیا پشتی کردووەتە ئەم دینە لە ڕۆژی قیامەتیشە عقوبەی خۆی هەیە بە کوێری حەشرەکەین. کاتێکیش پرسیارەکە لیمە حەشەرتەنی ئەعمە بۆچی بە کوێری حەشر مەکەن لەبەرەوەی ئاياتەکانی ئەڵڵات بۆ هاو شتێک. و بە هەمان شێوە الله سبحانه وتعالى باسی ئەو کەسانەشەکە کە دینەکەیان پەیڕەوەکەن و دەست ئەگرن بە دینەکەیانەوە. فإما يأتينكم مني هدى فمن تبع هداي فلا يضل ولا يشقى. هەر کەسێ دەست بگرێ بۆ دینەوە و پەیڕەوی بکە لا يضل. ابن عباس فەرمێ في الدنيا ولا يشقى فەرمێ في الآخرة. نە لە دنیایە سەری لێ ئەشێوێ و گومڕا بێ و ئارامی دەرونی لێ تێگەچێ و نە لە قیامەتیشان دووچاری سزا و ئێش و ئازارە بێ لە هەردووکیان سەرفراز و سەرکەوتووە بێ. ئەم سەرفرازیە بە چوار خاڵ بەدەزیە کە الله سبحانه وتعالى لە قورئانە بۆی ڕوون کردوینەتەوە و زۆرترین ڕوونکردنەوەشی لەبارەی چوار خاڵەوە داوە. هەر کەسێ قورئان دیراسە بکە بیخوێنێتەوە زۆر بە جوانی ئەو چوارە بینێ. خاڵی یەکەمیان بریتیە لە تەحقیقی تەوحید. تحقیقی تەوحید ئەساسە و گرنگترین با بڵێن بابەتە بۆ ئینسان لە دینەکەیە. حتا وەکو نەگاتە ئەو ڕادەی تەوحید لە خۆیان تحقیق بکە
ناتوانێ نەخۆی بە مسلمان بزانێ وەنا ئارامی دەرونی و ئارامی با بڵێن جەستەیش بۆ خۆی دابین بکە. تحقیقی تەوحید بریتە لە تەسلیم بوون بە الله سبحانه وتعالى، چونکە خودی دینەکەمان کە ئیسلامە هو الاستسلام لله بالتوحيد، بریتە لە تەسلیم بوون بە الله بەتەنها بیپەرستین، والانقياد له بالطاعة، وابەستەی حرام و حەڵاڵەکانی ئەو ببین بەتەنها گەڕاڵی ئەو بکەین، والبراءة من الشرك وأهله أو مما يضاده. وناش گونجێ ئێمە ئیدعایەوە بکەین کە الله بەتەنها ئەپەرستین و فەرمان و قەدەغە بەس لەو وەرەگرین و لە هەمان کاتە دژەکەشی پەسەند بکەین، لە دژەکەشی بێدەنگ بین، لەگەڵ دژەکەشی بین، ئیلا بێت دژەکەی لە خۆمان نابکەینە دەرەوە. دژەکەشی چییە؟ خودی شیرکە و تەواوی مشرکینیشە. بە یەکدانەشیان يعني تحقیقی تەوحیدەکە نایەتە بوون بڵێ من لە شیرک بەریە بم بەڵام لە مشرکین بەری نابم، چونکە پەسەندکردنەوەی مشرکین پەسەندکردنی عەمەلەکەیانە، شیرکەکەیانە. بۆیە تۆ کاتێک دەتوانی لە شیرک بەریبی کە لە مشرکینیش بەریبی. بۆیە زۆر کەس لەم بابەتەیە بەلاڕێیە چووە ئەڵێ من بەریم لە کوفر و شیرکەکەیان بەڵام خۆیان قەینە لەگەڵیان هەڵسوکەوتەکەم و پەسەندیان نەکەم. ئاخر ئەوە پەسەندکردنی ئەوان پەسەندکردنی شیرکەکەشیانە، داغەڵبوونەوەیە بە شیرک و کوفرەکەیان. ئەمە خاڵی یەکەمە کە هەموو قورئان لە دەوری ئەوە سوڕێتەوە. وەکو ئیمامی ابن تەیمیە فەرمێ ليس في القرآن آية إلا تأمر بالتوحيد وتنهى عن الشرك. فەرمێ یەک ئاەت نییە لە قورئانە ئیلا فەرمان بە تەوحیدەکە و قەدەغەی شیرکەکە، چونکە تۆ ئاەتەکانی الله جل جلاله سێ بەشە: یاخود اعتقاد و بیر و باوەڕە، یاخود حرام و حەڵاڵە، یاخود قەسەس و ئەخبارە. اعتقاد و بیر و باوەڕەوە بۆ خۆی چییە؟ ئەوە تەوحیدەکەیە، ئەوە پەرستنەکەی ئەڵڵایە بەتەنها. حرام و حەڵاڵەکەش ئەوە ئینقیاد وابەستەبوونە بە تاعەکەوە. قەسەس و ئەخبارەکانیش هەمووی سەر ئەنجامی چیت پێڵێ؟ موحیدین لەگەڵ مشرکین، سەرنجامی پێغەمبەران و شوێنکەوتوانیان و سەر ئەنجامی دوژمنانی پێغەمبەران و شوێنکەوتوانیان، کە ئەوەش بۆ ئیبرەت وەرگرتنە لە تەطبیقکردنی عیبادەتی الله بەتەنها و حرام و حەڵاڵ وەرگرتن لە الله سبحانه وتعالى بەتەنها. بۆیە لە قورئانە زۆر ئاماژە بە تەسلیم بوون بە الله دراوە. یەکێک لە ئاەتەکانە الله سبحانه وتعالى فەرمێ: ومن يسلم وجهه إلى الله وهو محسن فقد استمسك بالعروة الوثقى. هەر کەسێ تەسلیمی الله ببێ. چۆن وجهه؟ يعني لە عیبادەتەکانیە خالصاً بەتەنها الله بپەرستێ. أي چیش؟ وهو محسن. وهو محسن يعني يعمل بطاعة الله، يعني فەرمانی الله جێبەجێەکە و لە قەدەغەی اللهش دوور دەکەوێتەوە. ئەو إحسان لێ. ئەوە فقد استمسك بالعروة الوثقى. ئەوە تحقیقی تەوحیدی کردووە. غيري أوا تحقيق توحيدي نكردو. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له بذلك أمرت وأنا أول المسلمين. أي رسول الله صلى الله عليه وسلم بو خلق بڵێ منو ئەوانەشی کە شوێن کەوتەی منە، نوێژ و عیبادەتەکانمان تەنها بۆ ئەڵڵایە، نوسک تەواوی عیبادەتەکان ئەگرێتەوە، لای هەندێک نوسک سەربڕینەکان ئەگرێتەوە بە تایبەت، هەمووی بۆ ئەڵڵایە، ژیانم مردنم هەمووی بۆ ئەوە، حرام لەو وەرەگرم و حەڵاڵ لەو وەرەگرم و لە غەیری ئەو قۆبوڵم نییە کەس بۆم دابڕێژێ و دیاری بکە، چونکە ئەوە تەشریع و
كاري الله سبحانه وتعالى. أما شون لا شريك له، شريكي ببريار نعم، ومحياي ومماتي لله رب العالمين، لا شريك له، شريكي ببريار نعم. بذلك أمرت، أبو فرمعنا بيكراوه أوم لي ورقيله إتر أجر أومتي أنا به حتشيشتي ترتيان به لم ورناجيله. ومن يجي كم كسم كتسليما وأنا أول المسلمين. ويسيرك يا مال لنا ودعاء افتتاح يجي شاهمانا صحابة فرميتي رسول الله صلى الله عليه وسلم بس عندي كردوه ويزور جرنجة يبقين لحقيقتي جولي دارون مان ولا حقيقتي جولي جستمان ولا حقيقتي جولي دم وليومان كان بهم يبو الله به جل جلاله وتسليمي أو يجببين وبريب لغيره. رسول الله صلى الله عليه وسلم لفرمديك فرمي من قال لا إله إلا الله وكفر بما يعبد من دون الله وأقام الصلاة وآتى الزكاة فذلك المسلم الذي له ذمة الله ورسوله وحسابه على الله. فرمي هركس يبلي لا إله إلا الله يعني إقرار بك بتوحيد، وكفر بما يعبد من دون الله وكافر به بغير توحيد. حتى أبرستيج قال الله لا طواغيت لا أنداد لا أمثال لا أرباب لا آلهة لهار همي بريبة ونيش بك وزكاة بدا فرمي أمام مسلمان أمام مسلمان كتشي هي ذمتي الله ورسولك هي واتئتر بقراري الله ورسول أبي خوين ومال وناموسي أم كذا بارز رابي إتر أميك أيكال الركشة أجر راستك على قلي أجر راسناك على قلي تو فيونديد بناو ضلية ونية حسابه على الله حساب لا الله. والله سبحانه وتعالى فرمي وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين أو خلق فرباني شي بكراو الله بفرستين بتنها خالصا راجع داربة برسني يا بدمه يا بلشة يا بضلة انجا فرستن ياخذ عباداته ياخذ معاملاته ياخذ حرام وحلاله تو به هر همي لسر باز هجيك بك الله سبحانه وتعالى بي رازي ولا هموش يا بس بو أوبي مخلصين له الدين حنفاء. حنفاء يعني مائلين عن الشرك وأهله، يعني الشرك دويال كردو لا داولي أهلك شي دويال كردو لا داولي تو بريه كاروي شرك ومشركين للريه كترن ناقنجي تو لري أوانا وبرويتو ادعاء وش بيك تو حنيفي اشتواني. وحنيف ابن كثير فرمي المائل عن الشرك عن قصد أو كسيك لا يداول الشرك لأهلكي بشي بقصد ما بس يعني بعلم يعني زين شرك شيء وزين مشركية وخوي تحقيقي توحيدي كردوه كتحقيقي شركي لهر كسيكي شابيني طاف لو لا داو لربازك شي لا داو لسر توحيدك خويا به. حنفاء يقيم الصلاة يشبكن ويؤتوا الزكاة زكاة يجمن كبوشي وابوي ذلك دين القيمة. أما أو دينك الله سبحانه وتعالى ليتقبلك دينك دا مزرعة دينك راوسا كتغير يو دينك دا مزرعة وراوستا ونيه بويزور قرنجا إنسان تسليمي الله ببي بو تحقيق توحيدك. ومن أحسن دينا ممن أسلم وجهه لله واتبع ملة إبراهيم حنيفا واتخذ الله إبراهيم خليلا. الله سبحانه وتعالى فرميه هيج كسي لو كسا دين دار ترنية ياخد باشتر دين داري نكردوا كتشيكا تسليمي الله بالتوحيد تسليمي الله بالتوحيد. وشوين ريبازي إبراهيم كوي لتحقيق كردني توحيدا كبريتي بولا شي بقومك يوتشي
إنا براء منكم ومما تعبدون من دون الله. إما برين لخوتاني مشركة كان ولو خوايا بطالة نشيك أيان فرستن يتر أندادا أربابا طواغيت آلهة أمثال هرشيكيا لا همي برين كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء إلى أن تؤمنوا بالله وحده. تاكو تاياتك كإنسان تحقيق توحيدي كرد ئاسوودەی دەرونی بۆ دابینە بێ چونکە ڕاستەوخۆ ڕەب دەبێ بە ئەڵڵاهەوە سوبحانەهو وتەعالە کە ڕەبتیش بوو بە ئەڵڵاهەوە ئیتر هیچ شتێ نە ئەی لەرزێنێ نە ئەی جوڵێنێ نە ئەی ترسێنێ نە پاشگەسی ئەکاتەوە نە مرتەدی ئەکاتەوە. بەڵام کە نەیتوانی تەحقیقی تەوحید بکە پڕ بوو لە نەواقیض و نەواقیس و بەڕاستی بۆ خۆی هەر لەرزۆکە لە ئەساسەوە و ئەساسەکەی دانەمەزراوە. بۆ خاڵی دووەم لە دوای تحقیقکردنی تەوحید بریتیە لە الرجوع إلى الله بالتوبة. الرجوع إلى الله بالتوبة. هەموو ئینسانێک شایستەی هەڵە و کەم و کوڕی. هیچ ئینسانێک کامڵ نییە. تەنها پێغەمبەران کامڵ بوون. بۆیە ئینسان بەردەوام پێویستی بە تەوبەیە. نییە پێویستی بە تەوبە نەبێت. یعنی مەرج نییە تۆ بڕۆی تاوانێ بکەی ئەنجا بێتەوە بڵێ تەوبە ئەکەم. ئەگەر کەم و کوڕیت هەبێ لە عیبادەتێکدا پێویستە بە تەوبەیە. یعنی منم خوتبەیەم کەم و کوڕی مەیەتیە پێویستم بە تەوبەیە لەو کەم و کوڕیانە لەم خوتبەیە هەمە. تۆ هەڵەسی نوێژەکەی لە دوای منەوە کەم و کوڕیت لەو نوێژەیە هەیە پێویستە بە تەوبەیە لە کەم و کوڕیت لەو نوێژە. خەڵک وا تێگەشتووە ئەبێ بڕۆ شتێکی گەورە بکە تاوانێکی گەورە بکە ئەنجا بێتەوە تەوبە بکە. نا تۆ تەوێ بیتە خۆشەویستی خوا؟ ناتەوێ بیتە خۆشەویستی خوا بە دەی بە بەردەوام تەوبەکردنە بیتە خۆشەویستی خوا. إن الله يحب التوابين. کاتێک تۆ بیتە خۆشەویستی وا کە بەردەوام تەوابی. بۆیە گەڕانەوە بۆ لای ئەڵڵا و تەوبەکردن و پەشیمان بوونەوە لە هەڵەکانت وە لە کەم و کوڕیەکانت لە ناو چاکەکانتە واجبە لەسەرت. سنەتیش نییە. خەڵکێک وازانێت سنەتە. الله سبحانه وتعالى فەرمانەکە وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. أي إيمان داران هەر هەمووتان واجبە لەسەرتان بەردەوام تەوبە بکەن و بگەڕێنەوە بەلای ئەڵڵا بۆ لعلكم تفلحون. كاتك سرفرازي دنيا وقيامة بن كيو بردام تواب بن. يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. أيوان إيمان تانيناو إيهو بردام توبة كاربن توبة كشتان باتشون بي نصوح بي. إمام عمر رضا رحمتي الله إليه أفرميه هو أن لا يرجع إلى الذنب. بريتيا لويك نقر توبك مكريك وبتاوانك أو توبة نصوحا كقرايته توبة نصوح نبوه. عندي كثير لزانان ما لو أنا حسني بصري فرميت توبين الصح بريتيا لويك نصيحة ورقة لها لكي كتيكوتو يترجع كثير نيكاتو تقريبا هالمعنى تعريفك إمام عمريه. ويبيني رسول الله صلى الله عليه وسلم يفرمو يا أيها الناس استغفروا الله وتوبوا إليه. أي خلقنا يفرمو إيوه بردوام استغفار بكنو توبة بكنو بقرنو بلاي الله سبحانه وتعالى فإني لأستغفر الله في يوم 100 مرة. شكا براسي من ليق روجا صد جار على ما استغفر الله واتوب إليه كي رسول الله صلى الله عليه وسلم. والتوبة قرنجة ببردوامي بيكي أو كسيوا أزاني ببردوامي توبة لسرنية والشيطان زفري بيبردو ولا خشتي بردو. شكا براسي ئێمە لە هەناسەدانمانەوە بیگرە هەتاوەکو کردارەکانمان هەمووی کەم و کوڕیتیایە و هەمووشی تووشی تاوانە بین بە خۆمان بزانین و بە خۆمان نەزانین. بۆیە پێویستمان بە تەوبەیە. ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەبوو بەکری سەدیقی فێری دوعایەک کرد کە بیخوێنێ لە شیرکێک کە نایزانێ و تووشی بێ. هێشتا تووشی نەبووە بەڵام لەبەرەوەی نەزانە بەم شیرکە. يعني فێری دوعایە وەی کرد شیرک و فەرمووی ئەخفا من دەبیب النەمل شارراوەترە لە شوێن پێی مێلوورە فەرمووی کەفارەتی چی بکەین ئێمە و نازانین تووشە بینیاننا دوعایەکی فێر کرد فەرمووی دوعایە بخوێنە ئەوە ئینشاء الله الله سبحانه وتعالى
ئەتپارێزێ لێ و تووشی نابی. ئینسان کە توانی ڕۆژانە تەواب بێ ئیلا پاکە بێتەوە لە گوناهەکانی و ئیلا تەوحیدەکەشی پارێزراوە بێ. بەس کە خۆی وێڵ کرد و گوێی بە تەوبە نایە و ڕۆشت و خۆی بە پیاوچاک زانی و ڕۆشت و خۆی بە پیاوچاک زانی وردە وردە نەواقیس ئەکەوێتە تەوحیدەکەی نوقسانە بێ بە تاوان سەر ئەنجامیش نەواقیضی تێکە هەڵەوەشێتەوە. چونکە زانایانمانە فەرمون المەعاصی بەرید الکوفر، تاوانەکان ئینسان ڕێبەریەکەن بەرەو کوێ؟ بەرەو کوفر. ئاەتەکەش وا فەرمێ کەلا بەڕانە عەلا قولوبیهم ما کانوا یەکسیبون. بەهۆی چیەوە کەوتنە کوفرەوە مۆر لە دڵیاندا؟ کەسبەکەیان چی بوو؟ هەڵە و کەم و کوڕی و تاوانەکانیان بوو. بۆیە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئاماژە بەوە بە ئەو لە ڕۆژێکە 100 جار ئەستەغفر الله وەتوب إلەیه ئەکە، ئێمە پێویستمان بە هەزاران جارە لە ڕۆژێک. و ئەگەر بێت و ئینسان ئەم خاڵش لە خۆیان جێبەجێ بکە، ئەوە دووەم هەنگاوی ناوە بۆ چەسپاندنی دینەکەی و بۆ پاراستنی دینەکەی. بەڕاستی تەوبە خاڵی دووەمە بۆ چەسپاندنی دن لە ئینسانە و ئەبێ بەردەوامی لە ئینسانە هەبێ. لەسەر تەوبە دواوین و کتێبمان لەسەر شەرح کردەوە بە چەند سەعاتێ درێژی پێنایە. خاڵی سێم، ئینسان زۆر گرنگە بەردەوام تەضەڕوعی بۆ ئەڵڵا هەبێ، بەردەوام زەلیلی و فەقیری خۆی بۆ ئەڵڵا دەربڕێ و لێی پاڕێتەوە. چونکە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا هەموو ئینسانێکی وا دروست کردووە پێویستی بە ئەڵڵا بێ. هیچ ئینسانێکی وا دروست نەکردووە پێویستی بە ئەڵڵا نەبێ. لەو پەڕی هێز و دەسەڵات و قودرەت و سەروەت و سامان و لەو پەڕی علم و معریفەت و زانیاریە بیت و هەر پێویستە بە ئەڵڵایە. یا ئەیها الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. الله سبحانه وتعالى فەرمێ ئەی خەڵکینە هەر هەمووتان لە سەرەتاتانەوە تا کۆتایی بە پێغەمبەرانیشەوە ئێوە هەر هەمووتان فەقیرن بۆ ئەڵڵا. بەسیرەکەی موسى عليه السلام کە پێغەمبەرێکی ئەڵڵایە ئەفەرمێ پەروەردگاریشی ربي إني لما أنزلت إلي من خير فقير. پەروەردگارم فەقیرم، هەر خێرێکم بۆ دابەزێنی، بچووکترین خەیر پێویستم پێیەتی، فەقیرم بۆی پێویستم پێیەتی. وی ئەو کەسەی خۆی بە فەقیر نازانێ بۆ لای ئەڵڵا وەکوە ئەڵڵا سبحانه وتعالى بەدرۆ خاتەوە. چونکە ئەڵڵا سبحانه وتعالى فەرمێ أنتم الفقراء إلى الله، ئەوڵێ نامنوانی. بۆیە قەت نەکەی لە خۆبایی ببی، خۆت بە کامڵ بزانی و خۆت بە گەورە و دەسەڵاتدار بزانی و خۆت بە بەهێز بزانی و خۆت بە پارەدار و غەنی بزانی. نا، ئەوە ئەڵڵایە هو الغني الحميد، غەنیە و سوپاس کراوە. نا، تۆ فەقرەتیە و تۆ ئەسڵەن کە دروست کراوی خەلق کراوی بەلاوازی خەلق کراوی. وخلق الإنسان ضعيفا. الله سبحانه وتعالى فەرمێ ئینسانمان چۆن دروست کردووە؟ بەضەعیفی. و الله سبحانه وتعالى لە قورئانە سەرنجمان ڕاکێشێ بۆ خۆ کزۆڵکردن و خۆ زەلیلکردن لە بەردەستی و پاڕانەوە لێی ئودعوا ربكم تضرعا وخفيا. ئێوەی مسلمانان بپاڕێنەوە لە پەروەردگارتان چۆن؟ بە زەلیلی و بە گەردنکەچی و بە ترس و خەم و خەفەتەوە. ئەو پاڕێنەوە لە الله سبحانه وتعالى، نەک بە پۆزیشەوە پاڕێتەوە لە الله سبحانه وتعالى. إنه لا يحب المعتدين. الله سبحانه وتعالى کەسی تەعاداکاری خۆش ناوێت. کەسی تەعاداکار کێیە زانایانە فەرمون کەسێکە کە دوعا ناکە، کەسێکە کە دوعای مستەحیلەکە، کەسێکە کە دوعاکە بەڵام تەضەڕع و خوفیەکەی تیانە. وێ بەڕاستی بەدبەختی ئینسان لەوێ دەست پێکا کە وا بزانێ پێویستی بە ئەڵڵا نەماوە سبحانه وتعالى، کەەوە داغڵی کوفریشیەکە. وقال ربكم ادعوني استجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخلين. الله سبحانه وتعالى فرمجي بانگم بکەن لێم پاڕێنەوە من وەڵامتانە دەمەوە. بەڵام خۆگەر لێم ناپاڕیتەوە، خۆ بە بێنیاز ئەزانی لە من وا هەستەکەی پێویستە بە من نییە. الله سبحانه وتعالى وا فەرمێ ئەوەت خەمە ناو جەهەنەمەوە بە زەلیلی بەسەر شۆڕی، چونکە وای دروست نەکردووی پێویستە بەو نەبێ. الله سبحانه وتعالى کەسی وا دروست نەکردو پێویستی بەو نەبێ، هەمووان پێویستمان پێیەتی. وێ لە دوعایە
كأيكي بدل دلوا دعاء نالين كدل بيعقا عليه هو شيء لا ينيت الله رسول الله صلى الله عليه وسلم فرمين الله لا يستجيب دعاء من قلب غافل لاهي الله سبحانه وتعالى دعاء ضلق ولا مناياته كلاهية بأعقاء غافلة لا الله سبحانه وتعالى دعاء ضلق زندو ضلق برزليلي وبرقردن كتشيبو الله سبحانه وتعالى جواب داته وبقى ذلك خذ واقر كفر الشرك يابي فانا با الله توحيدك دانا مزرابي وهر دعاء جواب نادته وما دعاء الكافرين الا في ضلال واحد جواب نادته دعاء ورنا اكيدو برو روشتو طاو وبراسيه بقى داري ام خالبي ودعوني او وعده او امره الله سبحانه وتعالى فرمي ايوه ببارينولي او امره كواتاو كسينا باريتولي امركي شكانو جاب جينا كله اگر باريتو لي فرميتي استجيب لكم وعده ياك جواب باتو اگر بيتنا باريتو امرك جاب جينك او تو استكبار كردو لعبادتي ان الذين يستكبرون عن عبادتي تاخذ بقورزاني ولا عصى الله واخو بشانه بينيازي لو بيس بيني سيدخلون جهنم داخلين ببسنا جهنم وبزليل سرشوري واذا سالك عبادي عني فاني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون أي رسول الله صلى الله عليه وسلم أجر عبدا كان برسياري مني عن ليكر دي من نزيكم ليانو دور نيم ليانو ستوكسي هي دور بانكي اللي احتمال نيبي سيبان ذكر بمو بلام الله سبحانه وتعالى تو بس أويل السرطة لأخوتا بينا ربون ولام تداتو نزيك لت فرميني قريب من دور نزيكم ليانو دورني يعني حتما دعاء كذا بيستيا وحتما دعاء كش جيراك ولا متداتو ولا ميقمر جيبو داناي فليستجيبوا لي وليؤمنوا بي توحيد توبكي وداناي ودو خالي كلف شاب اسمان فليستجيبوا لي يعني يتوبوا عن المعاصي ويعملوا بطاعتي وليؤمنوا بي يعني ليحققوا التوحيد في أنفسهم لعلهم يرشدون أو كاتا رين منيكرين لسر حقبن وابن دوست ونزيق وخوشويستي الله وولام دانوي دعاكيان حتمي ترى نزيق ترى وخيرات ريش أما السي خالك زور قرنقا إنسان لأخويا جيب جيبك خالي شوارب إن شاء الله كاستاين وباس يكين والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصامي إلا بالله عليه توكلت وإليه أنيب اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد خالي چوارم که وەکو چۆن خاڵی یەکەم گرنگ بوو ئەم خاڵی چوارەمەش گرنگە شکەیتر بەوە تۆ عەبدایەتیەکەت تەواوە بێ و بەوە تۆ دینەکەت دامەزرێ بریتیە لە گومانی باشبردن بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە گومانی باشبردن بە ئەڵڵا واجبە لەسەر هەموو مسڵمانێ لە سەرەتای ژیانیەوە تا کۆتایی ژیانی هەموو مسلمانێ واجبە لەسەری گومانی خەیر بە ئەڵڵا بەرێ چکە بەڕاستی ئەڵڵا سوبحانەهو وتەعالە وەکانە بالمؤمنینە ڕەحیمە ئینسان بەس ئیماندار بێ بەچی ڕوبەڕوویە بێتەوە بە ڕەحمی خۆی بۆیە زۆر گرنگە ئینسان گومانی باش بە ئەڵڵا بەرێ بە پێچەوانەی موشریکەکانەوە بە پێچەوانەی منافقەکانەوە کە ئەوان یەظنون بالله غەیڕ الحەق ظن الجاهلیە ئەوان گومانی خراپ بە ئەڵڵا بن گومانی باش بە ئەڵڵا نابن و سەرچاوەی هەموو شیرک و کوفرێکیش کە تووشی ئینسانە بێ گومانی خراپ بردنە بە ئەڵڵا کابرا گومانی خراپ بە ئەڵڵا ئەبا لە وەڵامدانەوەی دوعاکانیە بۆیە چێ لە قەبرێ پارێتەوە کابرا گومانی خراپ بە ئەڵڵا با لە ڕزق و ڕۆزیە بۆیە ئەچێ بە شوێن کەوتنی کافر و مولحیدێ بەدەستیە کابرا گومانی خراپ ئەبا بە ئەڵڵا سوبحانەهو وتەعالە لە کەسابەتیە
بۆیە واز لە عیبادەت ئەهێنێ و وابەستەی کەسابەتەکەی بێ. من ئەم ئیشە نەکەم پارە نییە بۆیە واز لە نوێژ ژێنم بۆ ئیشە. کابرا گومانی خراپە با بە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە کە نایپارێزێ، بۆیە هانابا بۆ عەبدێک و ئەیپەرستێ تا بیپارێزێ. هەترسە هەرچی کوفر و شیرکە ئەلێ ڕۆسە چاوات. ئینسان لە گومان نەبردنی باشەوە بە ئەڵڵا سوبحانەوە وتەعالە تیاچێ. رسول الله صلى الله عليه وسلم فرمي الله سبحانه وتعالى فرميتي أنا عند ظن عبدي بي. أما الله سبحانه وتعالى لقلت بيتي من لجي قماني عبدك إن ظن بي خيرا فله وإن ظن بي شرا فله. أجر أم عبدا قماني خير بيبله بلي الله رزق ما يسر بو كس شوار معك، بلي الله ام باريز زليلي بردسي كزنا مولا كزنا ترس، بلي الله شفاء مدى لقبر شخص كزنا بارم. يقول الله سبحانه وتعالى أماني بوك بو لأنه عرف الحق لأهله، حقي جراوته بأهلك ماشي. وإن ظن بي شرا فله قماني خرابي شي بيبي ديتو شي خرابها، قمان بي ضايعك ضايع بي، قمان بي فقير نابوتك فقير نابوت بي، قمان بي تيابتشيتو سرو مال بفوتي سرو مال فوتي وتياچي، قمان بي بتخات جهنم وتخات جهنم. رسول الله صلى الله عليه وسلم سرداني عبدك صحابيك يكال سر مرقع قنجك أفرمي كيف تجد نفسك؟ أفرمي حالي خود شو نبيني ألم سر مرقع. أفرمي أخاف كثرة ذنوبي وأرجو رحمة ربي. فرمي من لزوري تاوانا كان ما ترسم كهما ومبكا زيكي باق نازان وميديكي زور وقمانيكي باشش بأ الله سبحانه وتعالى رحمك زوري هي. رسول الله صلى الله عليه وسلم فرمي هذان لا يجتمعان في قلب مؤمن عمد وانا فرمي كوب بنوا لضلي هر إيمان دارك في هذا الموضع لم جاء إلا ما تدخل الجنة إلا بس بمريش تبهشت قماني باش بأ الله ببا بلا ما قادار بلا قال شيشان لقال كرداري باشو ترسان لتاوانا كان. حساني بصري رحمة الله اللي فرمي إن المؤمن يجمع بين الإحسان والخوف وإن المنافق يجمع بين الفجور والأمن. فرمي إنساني من دار دوشت بيك وكوكاته وكرداري شاكي شكا ترسي شيهي لي ورنكي لابه ترسي شيهي شيتا جهنمه. فرمي بلا من إنساني منافق كرداري خرابي شكا أجليش ما باشتو ناكريتو هرشي فعل فسادي انجامي بدي بجلي ضلم باش ما بهشتو. اما قمان بردني باج نيه با الله، اما امنه لعذاب الله، يعني خود امين كردوه لعذاب الله ام دوشتا ليك جياكنو قماني باش بردن با الله لقل كرداري باشا. اگر كرداري باشي لقلانا بيتشيا امنه لعذاب الله. امش الله سبحانه وتعالى فرمي ولا يأمن مكر الله إلا القوم الخاسرون. كأمين لسزا إخوة لعقوبة الله قومك دوراو فاشل ويا حقيقتي أم شوار بابته وكو خوي بزانا تحقيقي توحيد لأخوتها بك، تحقيقي توبة لأخوتها بك، تحقيقي فقر وتضرع بو الله لأخوتها بك، وتحقيقي ظني باش بو الله لخوتا جيب جيبك أبمشي ويك باس ما انكر والله هل الدنيا سودي دارون ودا بينا به وضلني أبل لقيامتي شابر همك يجني دعوة كارم الله سبحانه وتعالى يرمتي من باب وتحقيق كرني أو شوار خالة. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين والحمد لله رب العالمين.